سڵاو لێبێت سڵاو کا کۆرسار بەخێر بێت تۆ چۆنی ئەحواڵە؟ زۆر سپاس دەکەم. پێم خۆشە لێرەوە سڵاو لە دایکی عزیز بکەم. هیوادارم زۆر باش بێت، سەلامەت بێت. زۆر سپاس. و هەموو دایکانی هەمومان هەمیان پارێزرا و سەلامەت بن ئینشاءالله. جاکا کۆرسار با سەرەتا بەوە دەسەکەم هەستێکی چۆنەکە خۆ ئەمڕۆ پێشکەشکار نیت و هاتووی بوویتەتە میوانی کورسات مەگەزین، هەڵبەتە هەموو کورسات ماڵی خۆمانە. بەدڵنیاییەوە هەر لە پرزگەوە کە هاتم برادران وتیان بۆ چۆ ڕێکاکەوتم میوانم، وتیان نەخێت تۆ لێرە خۆ کارمەندی بەرنامەیە کرا بە سوعبەت و بە پێکەنین بە قسەی خۆش. ڕاستی کورسات بۆ من جگەلەوەی کە لێرە کارەکەم یەکێکە لەو شوێنانی کە خەونم بووە ڕۆژێک لە ڕۆژان لە کورسات کە ڕۆژێک لە ڕۆژان لە دەستگایەکی ئاوا جوان دەستگایە کە هەموو خێزانە دەتوانێت بە خۆشەویستی و دابنیشە سێری شاشەی کورسات بکە، بۆیە جێی خۆشحاڵیە و هیوادارم بە هەمومان توانی بێتمان لە دەستگای میدیای کورسات و خزمەتێک بە کوردستانەکەمان بکەین، خزمەتێک بە هونەری گەلەکەمان بکەین، خزمەت بکەین بە ئەو بینەرانەی کە ڕۆژانە سێری شاشەی کورساتەکەن. دەستە خۆش بە کار کورسارکەواتەوە بینەوە سەر باسکردنی گروپی میوزیکی لورو و باسێک لە یادەکەی سبەینە بکەین. کە سبەینە یادی 18 ساڵی گروپی میوزیکی لورەکرێتەوە و هەموو ساڵێک ئەم یادە ئەنجامەدرێت. باسێکمان لە ئەو کار و چالاکیانەوە بکە با بزانین بەیانی لە کۆنسرتێکی گروپی لورا چ شتێک ڕوئە چ سوپرایزێک بۆ بینەران ئامادە بێت. هەروەکو خۆشت باست کرد چاوێن گروپی مۆزیکی لور لە ساڵی 2010 لە شاری سلێمانی دامەزراوە و کاتە کە گروپی مۆزیکی لور دامەزرا لەگەڵ هاوڕێی عزیزم برای خۆشەویستم مامۆسانزار و چەند هاوڕێیەکی ترە بیرۆکەی ئەومان هەبوو کە گروپێک دابمەزرێنین، بەڵام خۆشبەختانە ئەتوانم بڵێم ئاساندکاریمان بۆ کرا لەبەری لەو کاتی کە ئێمە بیرۆکەی دروستبوونی ئەم گروپەمان هەبوو. بەڕێز کاک جەباریاوەر ئەوانیش خەریکی ئەو بوون کە سنتەری هاوبەشی لۆر دابمەزرێنن، بۆیە لەو کاتەیە فکرەکەمان کرد بەیەک و پێکەوە سنتەری هاوبەشی لۆر لە شاری سلێمانی لەدایک بوو کە چەند لقێکی لێە بۆ یەکێک لەو لقانەی بەشە هونەریەکەیەت یاخود بڵین بەشە موزیکیەکەیەتی کە گروپی مۆزیکی لۆری لێ دروست بوو. گروپی مۆزیکی لۆر لە ساڵی 2010 کە دامەزرا لەگەڵ هاوڕێیانم کاروانینەی یەکێکە لە ژەنیارە هەرە بە تواناکان لە ئێستا لە شاری سلێمانی و لە کوردستان لێرۆ ڕێزوسڵام بۆی هەیە کاک ئالان کامیل بوو، مامۆستا زۆزر قەرەداخی بوو کە جێی خۆیەتی باس بکرێن ئەم ناوانە کە لە سەرەتاوە و تا ئێستاش هەر بەردەوامین، ینی بەڵام پرۆژەکان دەورە بینە کە چێ بەشدار بێت چێ بەشدار نەبێت. بۆیە لەو کاتەوە گروپی مۆزیکی لۆر دامەزرا خۆشبەختانە بە کۆمەڵێک سەختی زۆرا تێپەڕین، بە کۆمەڵێک قەیرانە تێپەڕین، بە کۆمەڵێک لایەنی ئابووری خۆتەزانی گروپێک کە دروست ئەبێت کە چەند ئەندامێکی ئەبێت پێویستی بە شوێنە پێویست بەوەیەکی هەبێ. لە سەرەتا زۆر باش بوو، حکوومەت کاراسانیە کرد بۆ گروپەکان و بۆ سنتەرەکان، بەڵام بەداخەوە هێواش هێواش ئەم هاوکاریانە نەما. لە دواوە قەیرانە دارایەکە ڕووی لە هەرێمی کوردستان کۆنجا قەیرانی جەنگی شەڕی نەگریسی داعش ڕووی لە ناوچەکە کرد، بووە ئەمە کۆمەڵێک قورسایی بوو لە سەرشانی ئەندامانی گروپی مۆزیکی لۆر، بەڵام خۆشبەختانە ئەو عشقا ئەو خۆشەویستی کە هەبوو لە ناو ئەندامەکانە و بە تایبەت لە لای مامۆسانزار کە وەکو سەرۆکی گروپەکە هەمیشە هەوڵی ئەوەیە ئەم گروپە بەردەوام بێتەوە بمێنێتەوە، بۆیە تا ئەسەماوینێتەوە و بەردەوامی تنازانم تاکەی ئەمێنینەوە ئینشەڵڵا هەرەمێنەوە کاکۆسار هەتاوەکو ئێستا 18 ساڵە هێناوتە تەمەنێکە ئەی تەبعان. جا با بەسێکی جلوبەرگەکانە بکەم، جلوبەرگەکانە زۆر جوانە پێش هەموو شتێک ناشکرد زۆر بڵم پێشکەشی باوانی بکەین. وەڵی ماشەڵڵا جلەکانە زۆر جوانە، دیزاینکردنەی خۆ بوو یانیش بۆیان هەڵبژاردی. دیزاینەکەی تقریبەن من دوومانێک لەمەوە پێشچوومە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە خێزانیشمان هونەرمەندە دیزاینی ئەو بوو. ڕۆژێک چوین بۆ بازار خەیاتێکی برادەرم هەیە چوینە لای ئەو هەر لە خۆی وەستاوەتی بە ئەمە ئاوا بێت و چوو لە دوکانێکی تر ئەمانی هێناویت ئەم قاتی لێ دەرچوو ژنی بە سەلیقەیەک سەر دیارە سپاسێکی بە دروستکردنەکەی دەستی خۆش بێت. کەواتە کاکۆسار بابەسێک لە ئەوە بکەین کار و چالاکیەکان. پێمان بڵێ سبەینێ چەندین پەیرۆ و پرۆگرامتان ئامادە کردووە، یەکە بەیەکەمان لە ئێرەوە بۆ بینەران باسکە و بۆ ئێمەشی باسکە با بزانین سبەینێ چی ڕۆیەت. ئێمە هەموو ساڵێک کە جەنابیش لە قسەکان تا باست کرد لە یادی دامەزراندنە مەراسیمێک سازەکەین. هەموو ساڵێک ئەلبومێکمان بڵاو کردێتەوە. ئەم ئەلبومە تقریبەن بڵین ئەلبوممان هەبوو 9 تراک بۆ 10 تراک بۆ 8 تراک بۆ هەر تراکەی بۆ گۆرانی بێژێکی گەنج بوو، بۆ ئەو دەنگخۆشانە بوون کە دەرفەتێکیان بۆ نەڕەخساوە کە بێنە ناو وەسەتەکەەوە بێنە ناو ئەوەی کە کاری هونەری بکەن. بەڵام خۆشبەختانە گروپی مۆزیکی لۆر ستۆدیۆیەکی هەیە
بەردەوام پاڵپشتی و پشتیوانی ئەم هونەرمەندە گەنج و لاوانی کردووە بۆ ئەوی بتوانن بێن ئەو توانایی خۆیان دەربڕنەوە ئەو ئەحساسی کە لە قورگیان هەیە پیشانی خەڵکی بن بە گوێگرانی بن. ئەم ساڵ جیاوازتر ئێمە جیاواز لە ئەلبومەکە ئێمە بەرهەمێکی نیشتیمانیمان هەیە کە ڤیدیۆ کلیپێکە کاری وێنەگرتنەکەی لەلایەن دەستگای میدیای کورسات بەهاوبەشی دەستگای میدیای کورساتە بۆ هونەرمەندی دەنخۆش کاک پشکێ و کەریمە کە یەکێکە لەو هونەرمەندە دەنخۆشانەی کاتوان بڵم ماوەیە کە هاتوۆتە ناو وەسەتی هونەریەکەوە ئەم بەرهەمەمان هەیە کە نمایشەکرێت و بڵاوەکرێتەوە پەیامی هونەرمەندانمان هەیە هەروەها خەڵاتی ڕێزلێنانمان هەیە ئێمە نابێ ئەومان لەبیر بچێت بەردەوام خات و شاناز ئیبراهیم ئەحمەدچە و کاتی کە خانمی یەکەمی عێراق بووە کە ئەندامی مەکتەب سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەردەوام هاوکار و پاڵپشت و پشتیوانمانە مامۆستا محەممەد هەروەها مەکتەبی دارایی و خەرجیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەناو مەراسیمەکەی سبەینە ئەم بەرهەمە نمایشەکرێت چەند وتارێکی تیا وتاری ڕێکخراوە دیموکراتیەکانی تیا هەروەها وتاری گروپی مۆزیکی لۆڕی تا پەخشکردنی ئەو ڤیدیۆ کلیپێ و هەروەها خەڵاتی ڕێزلێنانیشە بۆ کەسانی کە هاوکار و نابێ ئینسان بێسفەت بێت لەو کەسانی کە هاوکاریەکەن و پاڵپشتیەکەن بۆ بەردەوامیە ئێمەش هەوڵمان ناوە لە ڕێگەی سپازنامەیەکی بچووکەوە هەرچەند کەمیشە بەڵام ئەو نەمان لە توانە هەیە کە پێشکەشی ئەو کەسانی بکەین کە هاوکاریمانەکەن. دەستان خۆش بە کاک کۆسارکەواتە با بینە سەر باسکردنی ئەوەی کە سبەینێ فەرموو ئاکە بخۆرەوە کەواتە پێمان بڵێ سبەینێ کاتژمێر چەند وەسەعات چەند ئەم چالاکیە و ئەم یادە بەڕێوە چی ئەتوانێ بەشدار بێ لەگەڵتانە؟ مەراسیمەکە سەعات 5 ئێوارەیە ڕۆژی شەمەوە تا سبەینێ 25 مانگە کات لە هۆڵی تایتانکە کرد لە نێو مەراسیمەکە کۆنسرتێکی شێوم ئەوم بیرچوو باسی بکەم کۆنسرتێکە کە لەلایەن ئەندامانی گروپی مۆزیکی لوڕ و کاک پشکێەوە پێشکەشەکرێ ڕاستیەکەی ئێمە حەزمانە کرد مەراسیمەکە زۆر گەورەتر بووە و گروپی مۆزیکی لوڕیش تەمەنێکە بوونی هەیە ینی تۆ لەو کاتی کە دروست بوو ئەگە مناڵێک لەدایک بوو بێ ئێستا 18 ساڵ 19 ساڵە سەر مەرحەلە دووسەی جامیعەیە ینی بە تەواوەتی باڵغ بووە و گەورە بوو بۆیە حەزمانە کرد هەموو ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان هاوکار بوون پاڵپشت بوون لەگەڵمان نابوون بتوانین بانکێشتیان بکەینەوە ئەو خەڵکە ئازیزەی کە بەردەوام پشتیوانی و پشتگیری ئێماکەن لە بەرهەمەکانمانە لە کار و چالاکیەکانمانە بەڵام بەداخەوە دیسان وایڵەمەوە لەبەر بارودۆخی دارایی نەمانتوانیەوە زۆر بە گەورەی بیکەین و بتوانین خەڵکێکی زۆر بانکێش بکەین بۆیە ئەوەی کە بانکێش کراون لە ڕێگەی بانکێژنامەوە کەیەنە ئێوە ئامادا بن دەستگاکانی ڕاگەیاندن بەشدارە بن ڕۆژنامە نووسەکان بەشدارە بن چەندین میوانیشمان هەیە قەرار بوو 1-2 میوانیشمان لە ڕۆژهەڵات و لە وڵاتی ئێرانەوە هەبێ بەڵام دیسانەوەش بەبوونەی ئەم بارودۆخی کە ئێستا لە وڵاتی ئێرانە ڕۆیا و لە ناوچەکە ئەوانیش نەیانتوانی ئامادە بن بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە ئێمە کۆڵ نادەین بەردەوامین و ئەم یادەش ئەبێ بە دەستپێکی کۆمەڵێک چالاکی ترمان لەم ساڵدا کە کۆمەڵێک چالاکی هونەریمان لە بەردەستە ئێمە لە ساڵانی ڕابردووە چەندین فستیڤاڵ و چەندین مەهرەجان لە وڵاتانی دەرەوە لە ئەوروپا لە ئاسیا لە ئەمریکا بەشداریمان کردووە یەکەم گروپ بووین وەکو گروپی مۆزیکی لە شاری سلێمانی و کە لە فستیڤاڵی بابل لە دوای ڕژێمی ڕوخانی ڕژێمی حکوومەتی سەدامەوە توانیمانە بەشداری بکەین بۆیە تۆزێک چالاکیەکانمان کەمتر بووەوە ڕاستی ئەم ساڵەوە ئەو گلێشمان لەسرە ئەوە زۆر ڕاستە لە ساڵانی ڕابردووە چالاکیەکانتانم زۆر ئەبینی بە پێ ئەو کاتە من پامێر بوو زۆر ئەمبینی ینی ئەچوومە هەر شوێنێکەوە گروپی موزیکی لۆر لەو شوێنە هەبوو بێگومان کە چالاکی هونەری هەبوو ئەوەش ئەگەڕێتەوە بۆچی 1-2 جار ئێمە ئۆفیسەکەمان گۆڕی ستۆدیۆکانمان چا کرد گۆڕانکاریمان تیا کرد هەروەها هەروکو باسیم کرد خۆش نییە هەموو جارێک باسی بکەمەوە قەیرانی دارایی بەڕاستی زۆر کاریگەری بوو ینی ماوەیە گوای لێ هاتبوو کە کرێی شوێنەکە لەسەر جیرفانی خۆمان بوو گرێی ئۆفیسی شوێنەکەمان بەس بۆەوەی بەردەوامین لەبەرەوەی وەکو وتم تەمەنێک تۆ لەگەڵ گروپێکە لە دروستبوونی و لەگەڵ یابی ناتوانانی لی دابە بڕی بۆیە هەموو هەوڵێکمانەوەیە کە بەردەوام بین شاءڵڵا ژواکەین کە بەردەوام بینەوە ئەکتیڤ بینەوە لە پێشتریشە لە چەندین چالاکی تەلەڤیزۆنی و بەرنامەی تەلەڤیزۆنیە ئێمە هەر بەردەوامی کارمان کردو بەڵام وەکو کۆنسرتەکانمان تۆزە کۆنسرتەکانمان ڕاگرت بوو کەمان کرد بوو. زۆر باشە جا ئاماژۆ بۆ کرد پێش بەرنامەش لەگەڵ بێکەوە یعنی گفتوگۆمان لەسەر کرد کە پشگیر و پاڵپشتێکی زۆر باشن بۆ گەنجان وە کاتێک گەنجێک سەرەتای دەرکەوتنیەتی گروپی موزیکی لۆر
هەمیشە ئەوەی ڕاگەیاندووە کە یارمەتی دەریانە بێتەوە پاڵپشتیانەکات باسێکیاوانمان بووکە ئێوە بە ئەوەش ناسراون کە ڕسەنایەتی تان پاراستووە ئەمە کارێکی گران نییە لە کاتێکە کە ئێمە لە سەردەمی سۆشەڵ میدیا و وەزیرێکی دەستکردین کە ئاوا بە ڕسەنێتی ئێوە هەموو شتێکتان هێشتۆتەوە ئەنجا خۆی ڕێک پرسیارەکە جەوهەری بابەتەکە ئەم پرسیاری جەنابتەکە بۆچی ئێمە ئەماکەین ناخۆ بۆچی بەم شێوەیە کارەکەین ئەگەر سێرێک بکەین چاوی بخشێنین با هونەرمەندە گەنجەکانی کە ئێستا هەیەەوە گوێگرێکی باشیانەیە ئەگەروانی کە ئێستا لە خیاڵما بە کاک بێژەن جەزایە کاک عوسمان میروەیسە کاک پشکێ و کەریمە کاک حەما عەبدوولە ئەمانە کۆمەڵێک هونەرمەند بوون کە گروپی مۆزیکی لور توانیوێتی هاوکاریان بکات پشتیوانیان بکات پاڵپشتیان بکات بەرهەمێک ساخان تۆ بچیت گۆک و گۆرانی بێژێک لە ستۆدیۆیەک تۆماری بکەیت مۆزیک و بە ئامادە بکەن و میکس و ماستری بکەن 1500 بۆ 2000 دلاری تێچێ لە ئێستا باشە ئێمە هاتوین ئەمەمان کردووە بەبێ بەرامبەر ستۆدیۆکەمان کردووە بەبێ بەرامبەر کاری مۆزیکەکە کە لەلایەن مامۆستا نزارەوەدان بەبێ بەرامبەرە مۆزیک ژەنەکان لە ئامێرە ژەنەکانەوە هەمی بەبێ بەرامبەر هاتوون ئەمە بکەن بۆ ئەمانەوێ ئەو هونەرە ئەو ئەرشیفەنەتەوەی کە هەمانە ئەو کەلتورە جوانە دەوڵەمەنەی کە هەمانە بتوانین سەر لە نوێ جارێکی تر بە شێوەیەکی تازەتر بە شێوەیەکی مۆدرنتر مۆسیقایەکی باشتری بۆ دابنرێ و بتوانین بە کوالێتێکی باشتر ڕیکۆردی بکەین بۆی هیچ نەبێ ئەوەی کە تا ئێستا هاتووە ئەمەش بچێتە سەر و خەرمانە و بەردەوام بێ بۆ چەندەها ساڵی تر کە ئەو نەوەی کە دروست ئەبێت ئەو نەوەی کە ئێستا لە خوێندنگاکانە خەریکی کاری مۆزیکن یاخود کاری ژەندنن بزانن کە ئەم هونەرەمان هەیە ئەم مۆزیکەمان هەیە ئەم گۆرانی بێژەمان هەیە ئەمە سەختی خۆی هەبوو قورسی خۆی هەبوو لە بەرەوەی تۆ وەکو وایە خانوویەکت هەیە ئەی ڕوخێنی ئەم خانەوە بەڵام ناشتێت دیزاینەکە و تێک بچێ ئەی چۆن ئەبێ دروستی بکەیت و چۆن ئەبێ هەیکەلەکەی بۆ دابڕێژیتەوە ئەمەش ئاواهەیە تۆ گۆرانیەکی بنمونە مامۆسای نەمەر حەسەن زیرەکەی هێنی جارێکی تر مۆسیقای بۆ دایانی ئەبێ بیڵی ئەو تام و چێژەی خۆی هەر بمێنێتەوە ئاسان ئەگەر تێ بیکەیت ئەو تام و چێژەی نەمێنێ بەڵام سەختە ئەگەر تۆ بیت بە هەمان تام و چێژ بەڵام بە کوالێتێکی باشتر بە ڕەنگێکی باشتر و بە چۆنەڵی مۆسیقایەکی سەردەمیانەتر و مۆدرنانەتر و ئەکادمیانەتر بتوانانی سەر لە نوێ دروستی بکەیت و ئەمە کارێکی قورسە بەڵام هەدەف و ئامانجی گروپی مۆزیکی لۆر هەرەوەیە من لێت ناشارمەوە ئەگەر مبالغەشی تانە بێ قسەکەم لاوە چێسە بڵم نزیکی 1000 بۆ 1500 میلۆدیمان ئێمە ئەرشیف کردووە کە مۆسیقای تازی بۆ دانراوەتەوە کە نۆتەکەی نووسراوەتەوە کە میلۆدیەکەی ڕیکۆرد کراوە هەمووی لە ناو ستۆدیۆی گروپی مۆزیکی لۆ ڕامکارانە کراوە دەستان خۆش بەردەوام زۆر ئەڵەم و پێم خۆش ئابەوردی شتەکانە بە باسکە چکە ئامانجی منی شەرەوەیە کە بە تەواوەتی شتەکانمان تێبگەنی کەواتە با باسێک لە پلان و پرۆژەکان بکەین ئەوەی کە باسە لە داهات و کردکەوتەمە دەستپێکی چەند پرۆژەیەەکە بۆ کارەکانی داهاتوتان ئەومان بۆ باسکە لە ئەبێ ساوە بگەڕێمەوە بۆ ڕابردوو ئەنجە بێمەوە سەر پرسارێکی جەنابێ ئێمە ساڵانە یەکەم گروپ بووین کە لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی و نوێنەرایەتی گۆرانی مۆسیقای کوردیمان کردو لە وڵاتی ئیسپانیا لە یادی نەورۆزە لە وڵاتی فەڕەنسا لە ئوردن لە لوبنان لە تورکیا لە ئێران لە زۆربەی وڵاتەکان جگەل لەوەش کۆنسرتی تایبەت بە خۆمان هەبووە بەڵام بە حکمی ئەو بارودۆخی کە لە ڕابردووە هەبوو ئێمە بەڕاستی تۆزێک چۆنەڵی ستۆپێکمان کرد یاخود کشاینەوە نەمانە توانی بەردەوام بین لەبەرەوەی بەردەوام بوونمان ڕەنگە کاریگەری هەبووە لەسەر کوالەتی ئیشەکانمان لەسەر کوالەتی هونەرەکەمان بووە ڕامانگرت بەڵام لە ئێستا خۆشبەختانە خەریکەکە بارودۆخەکە نەختێک لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی ئەهوەنە بێت و چەند کەسایەتێکی بەڕاستی دڵسۆسن یەکێک لەوانە کە من هەمیشە ئەڵم ئەبێ باس کرێت کە خاتو شانازە کە زۆر هاوکاری ئەم گروپانەیە و پاڵپشتی هونەرمەندانەکە ئەمە دەرگایەکی باشەکە کردوێتەوە چەندین چالاکیمان ئەبێت لەم ساڵدا لە دوای یادەکەمانەوە هەم لە ناوخۆی کوردستان هەم لە ناو وڵاتی عێراق و هەم لە دەرەوەی عێراق و کوردستانی شەوەشمان بیر بێت کە گروپی مۆزیکی لۆر یەکەم گروپ بوو لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە مۆڵەتی ڕسمی وەزارەتی ڕۆشنبیری عێراقیشی هەیە زۆر باشە کەواتەکانیشی هەر سەر بە سندیکای هونەرمەندانی عێراق دەستان خۆش بێت کەواتە باباسێک لە پاڵپشتەکانی دەستگای میدیای کورسات بکەین و کە خۆشت ئاماژە و پێکرد ئەمە تا چەندێک بۆ بە پشتگیری بۆ ئەوەی کە جێگەتان بێتەوە لە نێو خەڵکیە تاوەکو چەندێک دەستگای میدیای کورسات یارمەتی دەربە بۆ ئەو بابەتە بە کەنار وڵە بابی زەقیتر کاتمان باتە لە بەری زۆر دەکەواتە ئەوە خاتکەنار ژێلێ لە خزمەتین دەستگای میدیای کورسات بەڕاستی من پێشتر باسم کرد کە وەکو خەونێک بوو بۆ من کە لێرە کار بکەم بەڵام خەونێکیشە بۆ هونەرمەندان بەڕاستی لەبەرەوەی ئەوەی کە دەستگای میدیایی کورساتێکە بەڕاستی ئیشی وەزارەتێکە ئیشی وەزارەتی ڕۆشنبیری ئیشی حکوومەتە ینی وەرەسەری چالاکیەکانی کە
لە ڕۆژێکە لە شوێنە خەریکی فستیڤالێکە لەم لا خەریکی چالاکیەکی هونەریە لە هۆڵە خەریکی کۆنسرتێکە بەردەوام ئەمە جگەل لە ڕۆڵی بەڕێوبەر و لە ڕۆڵی ئەو کەسانی کە لێرە چۆنەڵی کاربەدەستن بەڵام کارمەندەکانیش زۆر دڵسۆزانە زۆر خەمخۆرانە و زۆر هونەریانە ئەچن بەدەم ئیمیشانەوە ئەمە ڕاستە تۆ گەر ئەمرێگیە دیاخو بڕیارێکە دەڵای بە بچی بۆ ئەم چالاکیە ئەگەر کارمەندەکە بە دڵسۆزی نەچێت تەسویرێکی جوانە بۆ بکاوێنەیەکی جوانە بۆ بگرێت تۆ ناتوانانی پەخشی بکەی کەواتە لە کارمەندەکەەوە بیگرە هەتاکو بەڕێوبەرەکە خەمخۆرن من لەم ڕۆژانەیە لە مەراسمی فەرشی سووری فیلمێک بووم باشە بەڕێوبەری دەستگای میدیای کورسات خۆی نەیتوانی بوو بێ بەڵام خۆشە بۆ ئەو کەسی کە لەوەیە چەپکە گوڵی نردوواڵێمەی دەستگای میدیای کورساتە پێشکەشی هونەرمەندەکانی بکە ئەمە خەمخۆری دەستگای میدیای کورساتە ئەمە هەوڵانە دەستگای میدیای کورساتێکا لەگەڵ هونەرمەندەکانە کە ئێوە بەردەوام من شوێنێکەیە کە هاوکارتان بێت کە پاڵپشتان بێ بەبێ جیاوازیش ئەگەر جیاوازیەکیش هەبێ ڕەنگە جیاوازی هەر بوونی هەیە ینی ئێمە هەردووکمان خۆمان لە دەستگای میدیای کورساتی بەڵام بەبێ جیاوازی هەوڵی یاوە لە سلێمانی لە هەولێر لە هەموو شارەکان لە دەرەوەش بتوانێت پاڵپشت و پشتیوانی هونەرمەندان بێت کە بەڕاستی ئەمە بۆ هونەرمەند زۆر زۆر گرنگە خۆشت هونەرمەندی تو شانۆکاریت و ئەمە ئەزانیت کە چەند گرنگە تۆ شوێنێک هەبێت سەپۆرتت بکە شوێنێک هەبێت پشتیوانیت بکە بۆ ئەوەی چالاکیە کە تۆ کۆنسرتێک ئەتێ بکەیت دوومان پرۆڤی بۆکی بۆم کۆنسرت ڕاستە زۆر ڕاستە کە یەکێک نیت پشتیوانی بکات سار دەبی تۆ لی و ناتوانانی شەکە بکەی بەڵام لەلایەک و دامە بیرت لەوە هەیەڵی بابچم لەگەڵ کورسات تا قسەیە بکەم زانم یەت پاڵ پشتیم بکە یا سپۆنسەری بکە بە خۆشحاڵی و کورسات دایمە کورسات دایمە ماڵی هەمووانە کەواتە ئەزای کا کۆسارە سم کرد لەگەڵ خاتوکە نارە لێو تێکسوکەوتە شانۆکاری هونەرمەندی خۆمان هەرمەندی خۆمان هەر هونەرمەندی کۆسار کەواتە با باسێک لە کۆنسرتەکە بکەینەوە دووبارە ئەمێ بزانم سبەینێ چەند بەرهەم پێشکەشەکرێەوە تەنها هونەرمەند بەشی و کەریم گۆرانی ئەڵە یاخود هونەرمەندی دیکەش گۆرانی ئەڵە لێرە ڕێز سڵامان بۆ پورزا هەیە بۆ پورزا کەنیا کاک پشکە گۆرانی ئەڵێ تقریبا غەڵەت نەبم لەبەرەوەی من بە بۆنی ئەوەی کە ئەم ساڵ لەگەڵیانەوە ژەنیار بەشدار نیم خەریکی سەرقاڵی کارەکانی تر بووم غەڵەت نەوازان 4 بەرهەمە 3 بۆ 4 بەرهەم پێشکەشەکەن لەگەڵەوە شاو ڤیددیو کلیپەیە کە بەرهەمە نوێەکەی هەم دەستگای میدیای کورسات و گروپی مۆزیکی لۆڕە کە ئەوەش پەخشەکرێ توانین بڵین 5 بەرهەم باشەکرێت زۆر باشە کەواتە پەیامی ئێوە ژەنیاری تازەشی ژەنیاری تازەشی تا خۆشببختانە ئەوش هە لە دەستگای میدیای کورساتە کە لە ڕێگەی دەستگای میدیای کورسات و گروپی مۆزیکی لۆڕات وان بڵم ئیتر لەمە دو ئەم ژەنیارە تازێش ئەبینرێنە ناو هونەر و مۆسیقای کوردیا کە بەڕاستی زۆر بەتوانە پێمان ناڵێ نەبابانی ببینە باسپرایز زۆر باشە کەواتە پەیامی ئێوە وە گروپ موزیکی لۆڕ ئاشتی پێشەوەی پرسیارەکە بکەم وە گروپێکی ڕەسەنی شاری سلێمانی وە کوردی کە ئێستا موڵکی هەموو کوردستان بێگومان چییە؟ پەیامی ئێمە ئەوەیە کە بەردەوام بین بتوانین خزمەت بکەین داوا ئەکەین لە هەموو ئەو گەنجانەی کە توانایەکیان هەیە ئەحساسی لە قورگیانە هەیە کاڵە شتێک لە قورکتا هەیە شتێک لە قورگیانە هەبێ دەرگای لێم تێکچێت لەگەڵ کورسات و لەگەڵ لوڕاونە بەیەک و ئیشمان کردووە لێم تێکبووین بەیەک دەرگای ستۆدیۆی لوڕ کراوەیە بۆ هەموو ئەو گەنجانە ئەوە پامێک بە لێرەوە بەناوی گروپی مۆزیکی لۆڕ ئەوەی کە هەستەکات توانایەکی هەیە ئەوەی کە حەزەکە فێری گۆرانی وتن ببێ ئەوەی کە ئەوێت پاشخانێکی هونەری وە خۆی دروست بکات گروپی مۆزیکی لۆر دەرگای واڵایە بۆ هەمووی و ئەهمیان نتوانن بێن سەردان بکەن بێن لەوێ کار و چالاکیەکانی خۆیان بکەن چ لە خانمان چ لە پیاوان پێیانمان ئەوەیە کە پێکەوە لەگەڵ هونەرمەندانی تر لە شاری سلێمانیا بتوانین فستیڤاڵێکی گەورەی هونەری بکەین توانین خزمەت بە هونەری گەلەکەمان بکەین ساوین خان هونەری کوردی زۆر زۆر دەوڵەمەنە بە گروپ و دوو گروپ و سێ گروپیش ناتوانانی هێشتا ئەو گەورەی مۆسیقا و گۆرانی کوردی پیشان بێ بەڵێ ئەمە ئەرکی هەمومانە ئەرکی هەموو هونەرمەندانە بتوانین لە ڕێگەی خۆمانەوە خزمەت بکەین گروپی مۆزیکی لۆڕیش ئەو پەیامەی هەیە کە هەمیشە بتوانێت ئەرشیفی میلەتەکەمان بپارێزێت و بتوانێت سەر لە نوێ بە جارێکی تر و بە شێوەیەکی تر بتوانێت داڕشتنی هونەری بۆ بەرهەمەکان بکات و بتوانێت بەردەوام بێت بۆ نەوە دوای نەوەکانی تریشکە یانە ناو دنیای هونەر و گۆرانی مۆزیکۆ دەستە خۆش بکات کۆسار لە کۆتایەکەیە چەند پرسیارێکی زۆر خێرام بۆ دانای وەڵامەی خێرا وەڵام بیتەوە بیر نەکەیتەوە بەڵێ تیانە باشە ئەوکە بخۆرەوە ئامادە بە ئەو دەستم پێ کرد
گروپی میوزیکی لور بێگوشە جوانی ئەو میوزیکە ڕستانەی کە هەرگیز لە ژەنینی بێزار ناویت آخر مۆسیقایە ئامێرەکاڵێ میوزیک موزیک. ئامێریش پرسیارم لەسەری گۆرانی لای نەمامی گیانم ئاوازێک کە هیواخواز بووی تۆ ژەنیاری بیت من ژەنیاریم یا من دام بنایە ئاوازەکە تۆ ژەنیار بوویتەیە لە نێو ئەو بەرهەمە وەڵی زۆرە یەکدانم پێ بڵێ بەخواسە لە بیرم نییە یعنی چی و پێ بڵم زۆرن میلۆدیانەی کە حەزم لێتی کە هەڵم خۆزگە منیشی تیابوومە یەک میلۆدیم پێ بڵێ ئەخناتە خیاڵمەسە کاکە تۆ باش ناڵی هەناسە بم ئامێری دڵخوازە جگەل و ئامریکا خۆتەی ژەنیت گیتار گەورەترین دەستکەوتی گروپی لور لەم 18 ساڵەیە ئەو سوپاس و پێزانی کە خەڵکەیەتی بۆ ئەو خۆشەویستی کە لە ناو خەڵکە هەیە دەستە خۆش بێ بەهێ بەختێکی باش بۆ کۆنسرت و بۆ یادەکەی بەیانی بێگومان ئینشاڵڵا. بەژە کورسات مەگەزین ئامادە بێ ئینشاءڵڵا دەستە خۆش بە کاک کۆسار دووبارە بە هیوای سەرکەوتن و زۆر خۆشحاڵ بووین کاڵمە لەگەڵمانە بوویت. سپاس بۆ کورسات و دووبارە ئەی پێویست ناکات دیسانەوە باسی بکەینەوە ئەوەی کە هەیە لەگەڵ کورساتە پێکۆ ئینشاڵڵا شتێکی باش بکەین ئینشاءڵڵا دووبارە بەخێر بێ سەر چاوان بڕۆم یار بۆستم جارە بۆسە باش.